خۆشەویستانم ئەمەوێت داستانێ لە خزمەتتانە باسکەم کە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەگێڕێتەوە ئەفەرمێ زۆر عاشق بووم تا مەزروو بووم دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکتر بە خزمەتی بگەمەوە ئەڵێ ئیشتیاقم زۆر بۆ بینینی ئەو ئەڵێ دوای نوێژە ئیشا کە چاوەکانم لێکنا بە خزمەتی خۆشەویست گەیشتم کە بە خزمەتی گەیشتم کاتی نوێژی بەیانی بوو سێرم کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی دابەست و کۆمەڵی ئاياتی خوێن ئاياتەکان کە ئەی خوێن دڵم زۆر تاسەمەن و بۆ گوێگرتن لەو دەنگە جوانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ کە خەبەرم بۆوە زۆر بە شەوق و زەوقەوە چوومە مزگەوت ئەم شەو بە خزمەت خۆشەویستەکەم گەیشت و ئەڵێ سبحان الله ئیمامی عومەرم بینی زەمەنی خلافەتی ئەوە هاتە ناو مزگەوتەوە هەمان ئەو ئايەتانەی خوێن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوێندی ئەفەرمێ لە خەوەکەما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای ئەوەی کە نوێژ تەواو بوو هەندێک خورمایان بۆ هێنا بانگی کردم وتی ئەی عەلی وەرە ئەڵێ چوومە خزمەتی زۆر بە ئیشتیاقەوە دەنگی خورمای دامێ ئەڵێ سبحان الله کە نوێژ تەواو بوو ئیمامی عومەر هەمان ئاەتی خوێن بە هەمان شێوازی ئەوە ڕووی کردە خەڵکەکە ئافرەتێک هەندێک خورمای هێنا لە بەردەمیان داینە فەرمی ئەوە بۆ موسڵمانان ئەڵێ ئەویش بانگی کردم وتی ئەی عەلی وەرە ئەم دەنگە خورمایە بۆ تۆ ئەڵێ دەنگە خورماکەم خوارد والله تامی ئەو خورمای ئەدا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێیدا ئەڵێ وتم ئەی ئیمام خورمایەکی ترم بەرێ فەرمووی ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی بدایە منیش پێم ئەدای ئەڵێ سرم سوڕما من خۆم بینیوە چۆن ئیمامی عومەر ئەزان ئەمانە دڵیان ئەوەندە بە شەوقەوە بوو لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو حەیات و ژیانیان ئەیانووی سەرف کرد لە پێناوی ئەم خۆشەویستە ژیانیان بە هەوای ئەوە بوو بە بوونی ئەوە بوو تخوا ئەگەر ئێمە ئایا حەقیقەتەن لەو کەسانین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆش ئەوێ لە فەرمایشتێکە ئەفەرمێ کێن ئەوانەی کە منیان زۆر خۆشەوێ ئەو کەسانن کەوا لێرەوە مشتاقی ئەون مشتاقی بینینی ئەون خۆشەویستانم مشتاقی بینینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر گەورەیە ئەفەرمێ من أشد أمتي لي حب الناس يكون بعدي أواني كزوزو من يرخوش خلطي كان لدوهي من أوده يعني لأصحاب نيم أفرمي يود أحدهم لو رآني بأهله وماله حريش لو أنا تمناك مشتاق وبينيني من أجر همو أهل مال منالي سرفك أجر همو مالك سرفك تخوبا إمن لخومن برسيم با پرسیارکەین بزانین ئایا ئێمە چەندێک خۆشەویستیمان بۆ ئەو هەیە ئایا تۆی پیر تۆی گەنج مامۆستای بەڕێز سایەقی بەڕێز خوێندکاری بەڕێز ئەی ئەو کەسێک کاسبکاری ئەی ئەو کەسێک کە کرێکاری ئەی ئەو کەسێک کە چەکداری ئەی ئەو کەسێک فەرمانبەری ئەی ئەو کەسێک کەم ئەندامی ئەی نەخۆشەکان هۆ فەقیرەکان هۆ بێ ماڵەکان هۆ دەسەڵاتدارەکان هۆ پلەو پایەدارەکان هو أهلي مزقود هو أهلي بازار هو أهلي همو شوينكان باش أقر إستا بيغمبري خوا صلى الله عليه وسلم بيد بلن تو أمشو بخزمتي أقر بيتو همو مالك تصرف كي أمادي تو بخزمتي أقر بيتو نفسي خل بيناوي أو صرف كي آية تو أمادي تو بخزمتي أقر بيتو نيجاكان وكو أوجي بجيكي آية تو أمادي أدي ئەگەر بە خزمەتی گەیشتین ئێمە چی بڵێن بەو ئێمە ئایا ڕوومان هەیەکەوە بەرەو پیری بوەستی ئایا چاوەکانمان چاوێکە کە دیداری ئەو خۆشەویستە ببینێ ئایا دڵەکانمان دڵێکە کە بتوانێت لقای ئەو کە ئایا زمانمان زمانێکە کە بتوانێت لە خزمەتی ئەوە بوەست سەیری کەعبی ئەسلەمیکەن کە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عاشقانە و پەروانە ئاسا همو كاتێک ئەوەستێ بۆ ئەوەی بتوانێت خزمەتێ بکە ئەفەرمێ جارێکیان ئاوم حازر کرد بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بەردەم ماڵەکەی وەستام ئاوی دەستنوێژم بۆ ئامادە کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەڕایەوە شەو بینی ئاوی بۆ ئامادە کراوەتی کێ ئەمەی ئامادە کردووە کەعب ئەڵێ گەنج بووم چوومە خزمەتی وتم یا ڕەسوڵ الله من فەرمووی ئەی کەعب سەل بە مەیلی خۆت داوام لێ بکە
الله من جبيرم كردوا وتم أسأل مرافقتك في الجنة دواء كم كرفيقي توها وليتو لبهشتا فرمي أو غير ذلك غير أمام دواء لبك أي كعب فرمي يا رسول الله صلى الله عليه وسلم غير أمام دواء لناكم إلا ذاك إلا هم فرمي فأعني بكثرة السجود سجدي زور برا ديت خو أجر إستا هريشك لأما أم خوش بيستبينين تشي أكين بيد بلهم يك دقيقة لبردم دايا تو تشي أكين لم كاتا